بەناوی خوای گەورە و میرەبان تەمەن سوپاس بۆ ئەم پیاوە بەڕێزدا خوای گەورە بەرەکەت بخاتە ناو ئەم شوێن و ئەم ماڵەوە. سوپاس بۆ ئەزیزانی کە ئەم جەلسە و ئەم مەجلیسە و ئەم دانیشتنە ڕێک دەخەن. ڕەنگە بابەتێکی وا 100% حاضر نەبوو بۆ جەنابتان، بەس بەقەت فاسولیا برنجەکە هەوڵە دەم شتێکی باش و معقول و چاک بێ بۆ جەنابتان. ئەم کتێبە تازە دەرچووە بە ناوی کێشە هەنووکەیەکانی گەنج. ئەم ڕۆباسەکەم استفادەشی لێ دەکەنەوە تەمان سڕێکە مویست لە 25 بەرنامەی تەلەڤیزۆنیە پەخشیکە، بەس بۆ ئێوە باسیەکەن لای خەڵک زۆر باسی مەکرد. بە کورت و مختصر ئەم دەڵێت لەم کتێبە دەڵێت گەنج شادەماری ئیش و کاری ژیانە، شادەماری داوایە، شادەماری بانگەوازە، شادەماری کۆمپانیایە، شەریکەیە، شادەماری ژیاریشە بۆ معلوماتی جەنابتان. بەڵام ئەڵێ بەداخەوە لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆجیا، لەگەڵ ڕاوە دینارە، لەگەڵ ئەو ڕەزالەت و نەهامەتی و بێتاقەتی و نەبوونی و نەداری و بێئێشی و بێکاری کە ڕووی کردوێتە وڵات و مەملەکەت، کۆمەڵێک کێشەی گەنج هەیە. بۆیە باسیەکەم چکە ڕەنگە بڵێ دکتۆر بۆ ئێمە باسەکەین، یەک بۆ خۆت بیزانە وریا بە ئەمانەت تیانە بێ، دوو لە تێری قسەمەکە، چواردەوریشت ئەم کێشانی هەیە. ڕەنگە من کابراایەکەم دکتۆر موعیادەم هەیە و دەوامی خۆم هەیە و ڕاوە دیناری خۆم هەیە، ینی خاوەن ژن و ماڵ و بە گەنج داماوە ئەندرۆجینی فولە ژنی بۆ نایاڵیت برا تەقواتە بێت. تەقوا چیتە بێ کاگە تۆ لە خۆتەوە ناتوانانی سیر بکەیت، دەبێت سەیرێکی بەرامبەرش بکەیت، سەیرێکی ژیان و گوزەران و مەعاناتیەوە کە برایە گوتی لە مەجلیسێکا من مامۆستایەک سێ ژنیە نابێت بۆ برایانەوە دووشەمە پێشەم بە ڕۆژوو بن براکەم ئەگەر هەستان کرد وەن و نەتووشی گوناحە بوت ئاخر لەم داغ گرانم ئاخر تۆ بە قوربانێ چاوم قەی ناکە بە دووشەمەیە نییە پێشەمەیە نییە تەواو نابێ وەزە ئاوا بەڕێ ناکرێت. بۆیە کۆمەڵێک کێشە هەیە لە گەنجە تکایە ئاگدار بن بە کۆمەڵی خاڵ تەبەن 12 کێشەیە. سوبحانەڵڵا ئەم کتێب ڕاستە بە ڕێزێکی کوردستانی خۆمان نووسێتی، بەس 100% هەستەکەی مەعاناتی هەموو ماڵەکان. یەکەم نەبوونی ئامانج. خەڵک سایقێکە و بەس نازانێت بۆ چۆ لێخوڕێ، بڕوا بێ گەنجەیە نازانی دنیاییە قیامەتیە، نازانی ئەمە بۆ بە دوای سێکسا ڕاکە یان بە دوای نانە ڕاکە یان بە دوای ژیانە ڕاک، نازانی ئەمە بۆ دنیا خۆی حازر کردو یان بۆ قیامەت خۆی حازر کردو، نازانی تەلەبەی زانکۆی منە، نازانم بە تەمای دەرەجە و بڕوانامە و زانکۆیە یان بە دوای ئیش و کار و کاسب، یان ئەوتانێ وازی لێبێن و بڕۆ لە حەیسناکە دەستکە بە تاخم پێشی سیارە، یان پیاوانە و مردانە خوێندنەکەی خۆت تەواوکە. کەواتە نەبوونی ئامانج ئێستا خراپ. وریابن بۆ خوشکەکانی خۆتان، بۆ برایی خۆتان، بۆ برانی کە دێنە ناو ئەو کۆڕ و سیمینار و چالاکانەوە، سیمینارێکی من ڕێک دەکرێت فڵان ڕێک دەکرێت ڕەنگە قەڵەباڵق بێ و خەڵکێک بێت، بەس ئێمە لە بیرمان نەچێ ئەو خەڵکە بێ ئامانجە، دەبێت زوو زوو بخەینە سەر ئامانج. عینەن وەکوا بێ سایقێک لە سیارەیەک بۆ کۆڵە ناو سیارەیەکا بێ لە جادەیەک بڕوە نازانێ بۆ چۆچێ، نازانێ بێ بەرچاوڕوونیکەی، زوو زوو بیری خەیتەوە مەسەلەی قەبر، مەسەلەی قیامەت، مەسەلەی محاسەبە، مەسەلەی کەسایەتی، مەسەلەی ژیان، مەسەلەی گوزەران. کەواتە خاڵ یەکەم ئەمە زۆر گرنگ و بۆ خۆشتان دەست پێ بکەنەوە سەرەتای 2024 حەقدانی شاخوسابێ لەگەڵ خۆتا بکە. ئەگەر ژنداری ئایا خۆت و خێزان ئامانجتان هەیە، ئامانج دەوەی کە چۆن مناڵەخەنەوە، ئامانج کە لەوەی چۆن مناڵەکان پەروەردەکەن، ئامانج دەوەی کە چی جۆرە ئیش و کارێکەکەیت. کەواتە خاڵ یەکەم گرنگ و موهیمە بەداخەوە ئێستاکێ دەیبینین بۆیشە حزب بەکارێنێ، ڕێکخراو بەکارێنێ، تەلەڤیزۆن بەکارێنێ، تیکتە ڕەماش بەکارێنێ، فەیسبوک بەکارێنێ، لایک و کۆمنت بەرزێکاتەوە. سەرەکەی بۆ نمونە مەسەرەن نەفەرێکی سۆشیال میدیا سەرەکەی بە دوای خۆیان ئەخات بۆ لە بەرەو خەڵکە ئامانجی نییە، ئامانجی هەبێت بە 100 تۆپ و تار و مارگ زوبرگ و بەزم و ڕەزم ناچێتە سەر خەتیەوە. کەواتە نەبوونی ئامانجە بۆیە بە دەگوڕەقسێ بە گۆرانیەک بە چەقەنەیەک بە سەرچۆپیەک ئەو خەڵکە هەموو یەکرێتە سەر هەزە و دوای سەرەکەی ینی دیقەت بدە ئەگەر بێت لێرە ڕەنگە تۆ زەکات لە سلێمان ئەبێ بە حەفلە و مناسبێ بە ناوی سەری ساڵ سەرچۆپی بەرناکەوێت، سەوڵەکە بەرناکەوێت کە لەوە چێ 5,000 پێدزایەکی بۆ نمونە مەسەرەن سەوڵەکەشی پێ نەبێت. کەواتە ئەو خەڵکە ئامانجی نییە، ئەبێتە هەڵبژاردن ئەو خەڵکە هەمووی ڕاکەڕاکەکا و سەرچۆپیەگری و چەپڵ لێدا و لەو لاشەوە جمێن بە ئەژداد و ئاباوێندا. کەواتە ئەو خەڵکە نازانێت چیەکە. ئێمە باوان نەبین، ئێوە باوان نەبن، ئەوانش کە ئێمە پەروەردەیانەکەین. خاڵی دووەم کێشەی نەبوونی پلان و بەرنامە. ئەوەش خراپ، یعنی کووا بێ لە هەولێر دەرچی نەزانی بۆ چۆڕی پلانت نەبێ کاک، نازانین ڕێ مل بنی لە کەرکووک هاتن بۆ ئەم نوقتەیە پێویستی بە GPRS. GPRSەکە تازە شەریکە دایناوە، ئەگەر نا دەمێکە GPRS ئێمە هەیە
برادەی مامە GPS جەوە کەوتم جەوی چی سەقەت من ماما لە چەمچەماڵ بوو ئەچوو بۆ سلێمانی و ئەهاتمەوە و بەخوای کۆڵانشم لێ تێک ناچوو چون بۆ ماڵی ننکم تازەگی تۆڵی جیب ئەوی مامە نییە دیوار بە دیواری دۆزێت وتم وەڵام من دارتۆکەی ماڵ نەنیکشم هەر لە چەمچەماڵ دەرەچوم دارتۆکەی بەردەم ماڵ ننکم لە مێشکا بوو ئەیشم زانی دارتووکی بەرزیان نزمە لە ڕاستێتی یان لە چەپێت ئەو GPS بەس من بڵێم چی خەڵک دوای هەنێشتی خورافیات و دوای هەنێشتی بۆ نمونە ڕواڵەتەکە کەواتە خاڵی دووەم دەبێت پلانت هەبێ پلانێکی زۆر باش و چاک و مەزبوط ئەگەر سینگڵی پلانت هەبێ ئەگەر دوکان ئاواشەکان ینی ئەرە وەڵا وام چی بکەم ئەگەر ئەمەنە بە کزۆڵی وای وت پیا بەزەی پیادێ دایکت نەمرێ ڕۆڵە ئەگەر بۆ نمونە دوکاندارێ بێ پلانت هەبێ ئەگەر کرێچیت هەبێ پلانت هەبێ ئەگەر کرێ ئەدەیە بێ پلانت هەبێ ئێستا بەڕێز هەنێ بەڕێز نەمەجیسایە کرێچین زۆر باشە بەس پلانێکی بۆ دابنی ئایا ئەکرێت هەرم کرێە 250,000 دەی شوێنی هیچ ناگرێ سبحان الله من خۆم کرێکی بوومە قوت سەرەکەی سەری مانگە ئەڵێ بۆڵە وەڵام مانگە 28 بوو توامە وەزعا وەڵای من ماوەیە کرێکی بووم سیوێکی تێ نەکەوت یەکێ 28 یەکێ 29 بەئەوەتە بوو مانگێکی سیوێکی تێ بکەوێ هەر قوت سەرتەکە سەری مانگ کابرای خاوەن کەواتە بێ بەرنامە دابنی کێڵێ ناچیتە خانوویەکی بۆ نمونە دوو ژوور و یان ژوور و هەیوانێکی 8,120 بۆی 150 بمێنێ لەگەڵ 100 زایتر بیدەی بە پێشەکی شوقەیەک بیدەی بە عەرزێکی تەجاوز نازام چێ بەس مهم ئەبێ پلانت هەبێ کەواتەمە خاڵی دووەم خوێندنە خوێنی بۆ پلان بۆ ماستەر و دوکتۆرا بڕوانامەیە کە تەواو کردووە ئایا بە دیار ئەم بڕوانامەیەوە دانیشی یان شتێکی تر پلانە کاکە تەنانەت بۆ خارج بێ پلان دانی من خزممێ 7 ساڵە چم بۆ خارج توام وەزعا بڕۆ دڵم تاقی کاکەمە بڕۆ کاکە مری لێ برێ سەهەر بە پێ بڕۆژی تا ئێستا گەشت بوویتە ئیتاڵیا پلانی دابنێت چکە ئەم 7 ساڵە نەوە تا ژن بێنێ نەوەتانێ لەسەر ئیشێک استقرار بکە نەوە تا برایەکی تاخم پێشی سیارێ لەگەڵ ئەوە دوکانێ دابنێ و ئیتر بەرەبەرە معمیل دەست پێ بکە کەواتە سفر بەدەستەوە لە ژنهێنان نە مارجی هەیە نە خارجی هەیە نە هیچی هەیە مامە و هەر ئەڵێ بە تەمام و ئەوە ڕۆژ بە ڕۆژی شتێکی ئەوروپا مەرجەکانی قورسترەکات بۆیە ئەو هەڵەیەکی زۆر گەورەیە بەداخەوە ئێوەش هەوڵ بدەن بۆ خۆتان و بۆ چواردەوە ئامانجێکی بۆ دابنێ پلانێکی بۆ دابنێ تقریبا نەچێتە سەر سکە ئیتر جاری وایە مەسەن گەنجێک دێت بەچی ئەیگریت بە پلانێکی بۆ نمونە ئەم گەنجە لە سەرتاوە لەوە چێت کۆرس مەسەن دەرزێکی فقه نەخوێنێ بەڵام بە کۆرسێکی ئینگلیزی ئەگیرێت بە کۆرسێکی عەرەبی ئەگیرێت گەنجێکە کۆمەڵێک گەنج هاتووە جەنابەت بە کۆرسێکی فۆتۆشۆپ ئەیگری مامە ڕەنگە دەرزی بۆ نمونە مەسەن عەقیدە نەخوێنێ تازەیە و گەنجە و سەرەتایە بەڵام بە کۆرسێکی فۆتۆشۆپ ئەگیرێت بە کۆرسێکی بۆ نمونە مەسەن گەشتپێ پێدانی مرۆیی ئەگیرێت بە کۆرسێکی بۆ نمونە بەدەستێنانی نمرەی پۆلی 12 ئەگیرێت هەتا داخلی بازنەکە ئەکرێت و پلانێک و تەرتیبات ئێمە هەمومان وایە من لەبیر وەختی خۆی ڕەنگە بە بیانوویەکی ترەوە تێکەڵاوی خەڵکی دیندار بوو بێتین ئیتر بیانوەکە هەنێ گەنجە لە مزگەوت بە بیانوەکە برادێک مەڵێ وەڵای ئێمە لە مزگەوتەکەی بەخوای ئێمە هیچمان نوێژمان ناکە بەس لە مزگەوتەکەی ئێمە تیپێکی وەرزشیانە بوو بە زۆری بە بۆنی ئەوە چوونە ناو وەزەوەکەوە دوایی لێوە بووین بە نوێژ و تاعەت و هەکەواتە پلانێک و بەرنامەیەکت هەبێ زۆر باش و چاک و مەزبوطە سەریع بڕۆین خاڵی سێم کێشەی ڕەشبینی ڕووی لە چێ نەکردو کێشەی ڕەشبینی باسی کۆڕەکەڵە کەس نایە باسی سیمینارەکەڵی کەس بەشداری ناکە باسی چالاکیەکەڵی ئیسفادەی ناکە باسی تەلەڤیزۆنەکەی ئەڵێ جای ئیسفادەی چییە باسی ڤیدیۆیەکی جاڵی چێف سەیری ڤیدیۆی خرا ڤیدیۆی باشەکە تا ڤیدیۆی خراپ وەستا بێ باسی ئەو تەقوە خەڵکی مەسەن گەنجی زۆری باش و چاکەکەڵی کاکتۆر وان نییە کەواتەم ڕەشبینێش خراپ ئەم ڕەشبینێ بۆ معلوماتی جەنابتان هەموو هاوکێشەکە عەکسەکات یعنی بە ڕەشبین بە جارێ ئامانجێکی خراپت هەبێ دووەم پلان و پرۆگرامت نابێ سێم ناتوانانی هەنگاو بنیت بۆ بەرەو پێش بچیت مەزبوط و چاک کەواتە ئیشەکان هەمووی زەرەرە بۆیە ڕەشبینیش بەڵایەکی زۆر گەورەیە کە بەداخەوە لەم کتێبەیە باس کراوە خاڵی چوارەم کێشەی گرەی دەرونی بەڕێزان کامەژی سەر لە کۆمەلگای خۆمانە زۆر گرەی دەرونی وەسەن لەگەڵ ڕیژدارە لەگەڵ خەڵکی ئیسلامیە برایەکیان بۆ هێنام لە ماوەی لە سلێمانی لێرەوە بیستێتەوە ڕێزم بۆ هەیە تیان کاکتۆر ئەم برادر نازانین بۆچی هەر لە خۆیەوە لەچی داوە بە یەکاو نوێژ و تاعەتوان چوومە زەم بە تەمای کچێک بووە نەیان داوە پێی لەوە ڕقی لە ئیسلامیە گرەیەکی دەرونیە بۆ معلوماتان جاروای یەکێ قۆڵی بڕیوە ئیسلامیە جاروای لە دوکانێکە جام گرەی دەرونی نەوعی زۆرە جاروایە دایک و باوکی ئیسلامی بۆ وەختی خۆی زۆر زەختی لێ کردووە ئێستا گرەیەکی دەرونیەیە ئێوە بگەڕن بە عاقڵانە و بەلێزان زانم گرێ دەرونیە چۆنە احتیمالە مثلن کێشەیەکی دارایی گرەیەکی دەرونی بۆ دروست کرد بێت احتیمالە لە هەند شوێنێکا بۆ حسابی بۆ نەکراوە گرەیەکی دەرونی بووە احتیمال ئەوە بە تابەتی من و جەنابەت کە تەمەنێکمانێ و لە سەحۆلەوەی نابوون احتیمالە لە هەڵبژاردنێکا دەرنەچوو بێت گرەیەکی دەرونیەیە احتیمالە پۆست و کورسێکی پێ نەدرابێت گرەیەکی دەرونیە کەواتە ئەم گرێ دەرونیش گرنگە
ئەم گرێ دەرونیش گرنگە کە من و تۆ ڕۆڵمان هەبێ کاریگەریمان هەبێ بۆی بتوانین جارێکم خۆت گرەی دەرونی دروست مەکە وا تەلەفۆن جواب تەلەفۆن بۆ من کرد وا جوابم نەدایەوە وا جوابم نەدایەوە بەخوا قەسەم ئەمڕۆ کە هاتم لە ڕێگا لە نزیکی چەمچەماڵەوە تەلەفۆنێک بە گوێمە بووە خوددا شاهیدە هەتاوەکو مەکتەب سیاسی یەکێتی ئەلێرە لەم واجهەیە کە نەفرێک لە بەریتانیەوە تەلەفۆنی بەگوت حساب کە چەندەکە ساعات و ئەوەنە نەمکوژانەوە لەبەر وەختی خۆی ئەڵە من سەلەفی بوومە ئیساکێ مرتەدم ئێستا لەسەر ئاینی زەردەشتم بزەبەت کلیکم لەسەرەکە چیتر سەرم کرد گرێکی دەرونی هەیە مەسەن عقدەیەکی بۆ دروست بووە بەرامبەر بە کەنیزەک هەیە و نییە و فڵان عقدەیەکی بۆ دروست بووە بەرامبەر بە مێژووکی ئیسلام بە تایبەتی لە مەنتیقەی عوسمانیەکانە و هەنێک لەو مەلیکە سەقەتانی خوێندوێتەوە و ئافرەتیان زۆر بوو و چەند دووەنم عەرزیان بەدەستەوە بۆ 40-50 ئافرەت لە بەردەستیانە بۆ فڵان و فیسەرە ئەترمش گەنجێکی لاوازە لە سەلەفی بۆ زەردەشتی تەسەووەر کەیسە لە بەریتانیا کەواتە ئەمە خراپە خوا لە خێی دەرنەکە تقریبا فۆرماتمان کرد ئەگەر یەک تەسەوەرەکەم یەک هینی تری مابێت یەک کارەبای تری مابێت مەوجەیەکی لێ بدەیت بەس ئەم گرێ دەرونیش بەڕاستی بێت ئاوا دانیشی من بۆ خۆم پیا و ڕاست بڕاست سوبحانەڵڵا کە دابەزیم لە سیارەکە و کە تەلەفۆنەکە بداخسەوتم وڵای لە دڵی خۆمەوتم پیاوە خوای گەورە خۆشیەوێ نیەتێکی خێری پێ هەیە چکە ئەگەر لەناو سلێمانی بووە لە 3 دقە زیاتر مەجالم نەبوو بەس چونکە جەوم هەبوو شەبەکەم فوت بوو کەسم لەگەڵا نەبوو خوا بوو یەکێک قسەم لەگەڵا بکە ئەوە نەبوو ئەم قسە سەر عەزیز وەیسییان ئەم قسە سەر ڕادیۆیەک تەلەڤیزیۆنێک هەر دەنگێک هەبێ بۆی کە داڵغەم نەدەم لە کامێرەیەک و بەنە بەس مەبەستم هاسەی چەند گرنگ و موهیمە بۆ سەرەکەی گرەیەکی دەرونیە بوو بۆم ڕوون کردەوە ئەوە ئاوایە ئەوە فڵانە ئەوە فیسارە هەنێ باسی جین و کرۆمۆسۆمم بۆ کرد کە خۆشی ئینگلیزیەکەی باشە زان هەنێ سەری باسی مەسەن کۆدم بۆ کرد کۆدی مرۆڤ و تەرتیبات و هەنێ باسی تەشریح و ئەوانە گرێ دەرونیەکەی سەرەکەی بۆ دەکرێتەوە بۆیە گرنگ و موهیمە گرێکی دەرونیە بەرامبەر بە کوڕ گرێکی دەرونیە بەرامبەر بە ئافرەت گرێکی دەرونی هەیە بەرامبەر بە ژنهێنان ئافرەتێکی بەڕێزە وەختی خۆی برایەکی ئیسلامی بەداخەوە بە سەقەتی هێناوێتی و دوای تەلاقی داوە گرێکی دەرونیە ئێستام حاڵەتانە ئێمە ڕۆژانە زۆری بینین ئەمەیە نایە بۆ دەرز و دەور ئەمەیە بۆ نەبێزارە ئەمەیە وای لێ کات ڕەنگە بیت لەوە بکاتەوە لە چەکەی دابرێ بۆیە ئیشی لەسەر کەن کاری لەسەر بکەن 5 کێشەی وابەستەی خراپ وا من مرتد بوومەوە وا فڵان و فیساد مرتد بووە وا ژیار هەر نەما وا ئێمە دەستماندایە ڕاوە دینار و ڕاستگۆ نەبووین تەواو نابێەوە خراپ ئەوەش هەڵێ وام پیاوە بە تەماین فەستی کرد وا تۆ نامێنیت وا ئەوی تر نامێنێت سە بە تایبەتی لە کاری ئیسلامیە ئەمە مەمان زۆر خراپە هەتا کاکفلان لەوێ بێت سەرەکەی کۆمەڵی خەڵک لەوێ دەورێتی کاکفلان وازێنێ یان دەرناچێت یان دەرز و دەورەکەی نامێنێت ئەوە خراپە کاک ئەمەم لە شوێنێک بە شوێنێکی تر باس کرد برایوتی ئەکدکتۆر ڕەحمەتە لێوتم بۆ تو تەسەوەرەکەی 40-50 گەنجی مزگەوتەکەی ئێمە بوو مامۆستا فڵان لەوێ نەماوە کەسی ناتۆ بەلای مزگەوتەکە یەکامانە چی ڕەبتی هەیە بە مامۆستا بەس دەبێت مامۆستا ئاینەکە لەوێ نەماوە یان مامۆستا فڵان نەماوە کاتەمە گەردنمان زاکەمانەوە ڕاستگۆ نین بۆیە ئەگەر ژیاریش نەبێت ئەگەر تۆ لە ژیاریش نەمێنی ئەگەر تۆ لە هەولێریش نەمێنی ماڵت بارکە بۆ مەخمور لەوێ تۆ بیلەوە بکەرە و لقی مەخمور بکەیتەوە ئەگە تۆ لێرەش نەبیت و ماڵت بار بک بچی بۆ مەسەرن بەسترەیەکە بۆ شوێنێکە بۆ بەغایەکە لەبەر ئیش و کار و کاسبی تۆ دەرز و دەور و داوە و باگەواز و فڵان حەقیلەوە نییە کاکە ئێمە من لێرە دەرز و دەورمان هەبوو چوون بۆ سوودان ئەو بۆ خۆشی گەرم ڕۆن بۆ درۆڕاستی پرسن باوەڕکە ئەم جەلسانەمان ئاوا هەموو هەفتەیەک لەوێ دانابوو لەوێ داتاشۆ یەکەم کەس بڕۆن تەحەداکەم بە هەموو لایەنە ئیسلامیەکان ئەوەی کە دوور و نزیک خەڵکی دیندار بووە لە سوودان بڕن یەکەم کەس داتاشۆی لە سوودان دانا کێ بوو مامە دام نابراژن ئاوا سەیرێکە جا ژن بەجیا و پیاو بەجیا دانیشتنە دواوە مناڵەکان هاتن دەستیاندا لە دیوارەکە ئەمە چییە لە سەرم شاچێ یا ئیلاهی چکە بۆ 2009 تازە بوو بەڕاستی 2008 و 2009 داتاشۆ و اینجا دوای تەرتیبات و اینجا بڕۆ لە دکتۆر هاشم بپرسن بۆ خۆشی دوای بڵێ و مەسەری داتاشۆ بەس برۆزمەکە و داتاشۆم بۆ ئەوێ کڕی و تەرتیبات و ئەمەندا شاشەکە و ئیجباری مامۆستا ئاینێن وەکەیت ئەویت بێت إن الحمد دەست پێ وتم بەخوای الحمد ناکەی کاکە شتێ حاضر کە بیکە بە پاوەرپۆینت بیکە بە ڕەسم بیکە بە ڤیدۆ خواڵاگرێت دکتۆر هاشم سش دەبینم محاضرەی کێنا جوان و پوختە بە ڕەسم و تەرتیبات لێ تەقدیمی کرد تو عەقیدەوە چییە کاکە من وابەستەی چیم تۆ چی بۆ ئەو شوێنە تۆ ئیش و کاری خۆتەکەی ئەچی بۆ ئەوروپا ئەچی بۆ بەریتانیا ئەچی بۆ فڵان وەڵام من سوپاسی خوا دەکەم کە 2-3 ساڵ 4 ساڵ گەنجە لە گەنجانە گەر لە ئەڵمانیا بە تەلەفۆن کابل کاکتۆر ئەو پێ چۆنە لقی هەڵە ئەڵمانیاش بکەینەوە کە ئێستێمە لقی بەریتانیامان هەیە بۆیە تۆ دەبێت زۆر بە جوانی مەزبوطی بە واپەستە نەبێت بڕۆین سەریە خاڵی شەشەم ترس لە شکست بەڵایەکی گەورێ کێشەیەکە بۆ گەج ترس لە شکست دەوڵەمەند ناکا بە خاوەنی ئیش و کار و کاسبی ئێمە تۆزێت لە ئێوە تەمەنمان زیاترە لە بزنسین
لە بزنسیان ڕەنگە کاکەش و مسلمانە ترست لە شکست هەبێ ترست لە زەرەر هەبێ هیچ شتێک نایەتە دەستەوە وەمە کێشەیەکی گەورەیە بۆ گەنج ترس لە شکستی زەواج کاکتور ئەگەر نەجاحەتی لێنا ئەجاگەر گرینە خۆ دنیا کاون نابێت ئەگەر کرێخانەکەم بۆ نەدرا ئەگەر لەو ئیشە دەرکرام جاگەر ئاها قوڕ بەسەری قوڕی لایە لە کابراوتەنی گوێمەدەرێ بەسەر من ئەگەر خەڵک ئاواژنی بێنایە خۆ کوێی ئێمە نەوەمان دروستە بوو تازەکی ئەم خەڵک فێری ئەم مەعاشە بووە تازەکی خەڵک فێری ئەم تەعینات و بەزم و ڕەزم بوو تا هەشتاکان و نەوەتەکانیش هەر دەخلودانی ئەو ساڵە بوو نەتیجەیە بوو یا نەتیجەی نەبوو بەرهەمی هەبووە باش بوو ئەو ساڵی پێژیان بە هاوین و پاییز و تا زستانەکە گەر نەبووایەوە مەمرە و مژیان بۆ بە نەوعێک بەڕێیانە کرد و تاو ژیانش هەر زۆر خۆشتر و لە ئیسەق باشتر و چاکتر بوو بۆ ئێستەرەکەی وڵای با بزانم ئەگەر تاعین بووم بە لە ماوەیسە گەنجێکم دوانێ ئەگەر بووم بە تاعیناتی ڕسمی شەڵا بە تەمام ژن بێنم ئەجاوە تخواوە مەرجە لە حکومەت یاریێمی دانی تخواوە مەرجێتەوە کوابێ بڵێ حکومەتە ئەگەر بووە نمونە بوو بە حکومەتێکی زۆر دینداری دادپەروەر ئێوە نییە کاک ئەوە نییە و بڕۆشید دا بۆ داپیر تاکەواتە نابێ سەرەکەی مەسەن بۆ خێزانی ئەگەر دکتۆر ئاوا بکە بە تەمام ئاوا بکەم ئەگەر نازام چی بکەم بە تەمام ئەوە بکەم بۆ نایڵی مناڵتان بێ خێزان دەڵێ کاک تۆ دەپی بڵێ حەزەکەم مناڵ بێ منیش وەکو خەڵک سەرەکەم بە زۆر لەو لەبێکی بە خێزانی داناوە وڵی معاشم 450 460 پێم وتووە بە ئیشێکی ترەوە بگاتە 700 شەڵای اینجا ئێڵی مناڵ بێ توامە وەزعا بەشە تێخ دیندار ئەری نوێژە نابێ بەڕێزە نابێ هەنەمانە هەمووی واقعی بەرسەر خۆمە هاتووە کە بۆتان باسەکەم بە زۆر لەو لەبێکی بە خێزانی داناوە نابێ مناڵمان ببێ لە بەروی معاشەکەمان با بگاتە 650 670 لەوەی زەرب و تەقسیمی کردووە نازانێ هەر ئەو مناڵە جاروای ڕستقی خۆیە خۆ چەند جار بینی ومانە برای وایڵەت و ئەڵڵا ڕەحمەتە دایک و باوکە دکتۆر وڵی من برایەک باس دەکەم کە مناڵێکیان هەیە ئۆتیزمە جاروا بوو لە مەجلیسا دانیشتون سوێن و قورئانە خوا لە دکتۆری من ڕستقی ئەو مناڵا خوێن ئەوە ژنم دانیشت و خێزانم دانیشتووە یەک فیسێش بگرە زیاترمان دەسەکەوێت ئەوەنی کە دەستمان کەوتووە لەوەی کە ئیستا هەمانە یەک فیسێ حساب کە خوای گەورە سێ جا بەرەکەتی تێخزۆ ڕستقی ئەو مناڵا خوێن کە هیچی نی هەر ئاوە کەوتووە و بۆ نمونە بە کەڵک نە هین نەک ئۆتیزم شە لە دەماغ شە لە دەماغەوە بە سۆندە و بەزم و ڕزم و بە حوقنە پیساییەکە بۆیە تۆ نابێ ئاوابی بەڕێزە بە تایبەتی خەڵکی موسڵمان و تۆ لەم بازنە ئیسلامی دینداری ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە هەوڵ بدەن کێشە و ئەو بێتاقەتێ بۆ خۆتان دروست مەکەن خاڵی حەوتەم بڕۆین سەریع نەبوونی متمانە ثقە بالنەفس ئەمەش گرنگە ئێمە موسڵمان خۆمان بەکەم نازانین هەر کاتێ خۆمان بەکەم زانی بە کەڵک ناین ئێمە هیچمان لە مامۆستاکانی زانکۆی ئەوان کەمتر نییە هیچمان لە دکتۆرەکانی ئەوان کەمتر نییە هیچمان لە مهندیسەکانی ئەوان کەمتر نییە هیچمان لە پارێزەرەکانی ئەوان کەمتر نییە لە هەر دایرێکە لە هەر شوێنێکە کۆمپانیایەکە ئەگەر ئەوان هەبن و ئێمەش هەبین ئێمە هیچمان لەوان کەمتر دەتوانین زۆر باشتر بین زۆر چاکتر بین زۆر مەزبوطتر بین لە من لە خۆمە دەست پێکەم من دایانگەیەکم هەیە لە سلێمانی دەرەجە یەکە دوو سێ جار لە محافەزەوە من پلەئەیم پێدراوە لەبەر وا تەسەوور نەکەی یەکێک غەڵەتی بەخوا کاکتۆر واستت لە پشت نەبێت نازانم وان نییە ئیشمان کردو کارمان کردو مەزوتمان کردو باشترین تەلەبەمانەیە چاکترین خزمەت گوزاریەکەن دوو سێ جار لە محافەزەشەوە پلەئەیمان پێدراوە وهكذا بۆ هەندی ئیش و کاری تەرتیباتی تریش بڕۆ بۆ زۆر جار بۆ تەلەڤیزیۆن زۆر جار بۆ بەرنامە زۆر جار بۆ شتەکان بۆیە بوونی متمانە بە خۆبوون بە خۆ ثقە بالنەفس زۆر نیعمەتێکی زۆر گەورەیە ثقەت بە خۆتە بێ ثقەت بە خێزانتە بێ ثقەت بە دەعوە بانگوازە بێت ئەو برایە مەسەن ئەو برایە کە برای ڕەحمەتانە بێت چێ بە تەمای مەسەن شتێ بکە یان ئیعلانی خولێ بکەیت سەرەکی کەس دەست بەرز ناکات ئەنا تۆ متمانەت بە خۆت نییە مەفروضە جەنابەت پێشنیار بکەیت جەنابەت ئۆفەرێک تەبێ ئەرە پێت چۆنە فڵانە برایان ڕەحمەتان نەبێ بۆم ڕەمەزانە چەند کەس ناوە نووسێت ئەرێرەیە ناوی هەر کەسێکمان نووسی با نزیکی 5 وەرەقە کەمترمان بۆ پەیدا نەکرد سەرەکی یەک کەس ناو نانووسی لەو سلێمانیە لە شوێنێک کامل مەجلیس یانی تۆ تەسەوور بکە نەفەرێکی 30 ساڵ تەمەنتە ئەو هەموو خزم و کەسوکارەتە ینی تۆ لە خۆت ڕانەبینی وەڵام من لەو مەجلیسە خەنێ قسەشم کرد دوای بەخوا وتی تۆ بەخوا دەست خۆش بێ دیارە کەسایەتیت بەهێز نییە بۆیە 5 وەرەقە دۆ پەیدا نەبێ مانای ثقەت نییە مانای خەڵک متمانەت پێ ناکا مانای ئەوەنە چاکە دەگەڵ خەڵکانە بۆ خەڵک بەقەت 5 وەرەقە یارمەتیەکتمان بدا بۆ پرۆژەکە خۆی چی نییە کاکە پرۆژەکان نووسین ناوی منە نووسین ناوی فڵان نووسین ناوی دکتۆر عەبدولواحید ناوی فڵان کاکە ئەم پرۆژەیە دەکەین مەزبوط و چاک نەتەسەوور کە لەو مەجلیسە کەس نەچۆ ژێرباریەوە بەخوا کاکتۆر قەی ناگەر پەیامان کرد چی پێویستەکە بینویست وتم بەخوا مەسەلە ڕیاومیام نین وەرە بینووسە بۆی 5 لەسەر بکەینە ماڵ کاکە 6 کەس بنووسین 30 وەرەقە بۆی پەیداکەن ئەم ڕەمەزانێت لە ئیستەوە بەجەکاتە بەخێرە لە باوکی کۆکەیتەوە فڵان تەسەوور کە کەس ئاخیرە ناوەکەی نەنووسی ئەمە باسی چەند ساڵە پێش ئێستاکەم کە ڕەنگە ئەم ساڵ مانایمە تۆ متمانەت بە خۆت نییە مانە بۆ من ناکاکە سندانە من بدا بەس تۆ بە خۆتا بچۆریانی ئەوەنە سیقەت نییە بە تەلەفۆنێک تەرتیباتێک خەڵکێک مانای ئەوەنە دەوڵەمەند ناناسی
معناه نووسایی بە هەنێک گەجەر و گوجەرەوە بۆ من براکەم خواجەزا بە ئێقەینا خواجەزام ئەداتەوە بەس گرنگیشە زۆرێ لە ئازبەرزەکان بزانی زۆر لە کۆمپانیا بزانانی زۆر لە شەریکا تۆ کە خەڵکێک کابرا خاوەنی کۆمپانیاکەشە دوو سێ جار خزمەتی مناڵەکەی کە دوای باوکی خزمەتە دەکات ئەم تۆ لە ژیان تا خۆت پیشان نەداوە لە ژیانە سەردانێکت نەکردو لە ژیانە پەیوەندیەکە لەگەڵ لە ژیانە دەستخۆشیەکە لەگەڵا نەکردو لە ژیانە بۆ شیرینی خواردنێک تەرتیباتێک بۆ مناسبەیەک بۆ کۆڕێ بۆ سیمینارێ بانگ نەکردوێت تەمەنەوەیش ئامادە نییە کەم تا زۆر ئیشە دەگەڵا بکە بۆیە متمانە بە خۆبوون بەڕاستی زۆر گرنگ و موهیمە و ئافرم بۆ ئەوە ئێستا ئێمە بۆ معلومات جەناتەوە لە مەجلیسە با من بەرەو ڕوو پێتا بڵم با تەحەداکەم هیچ کەسێکتان ئەوەی من بزانم پرۆپۆزەڵێکتان نەنووسی وەڵام من بەرنامەیەک لە کەناڵی سەدا تەقدیمەکەم کوا کەسێ لە مەجلیسە نییە ئێ بۆ کاک بەخوا لە ئێمە گەلێ باشتر و چاکتە دەرەچن ئێمە ئەوتانەشانمان داوەتە بەرۆزگار بە زۆر بەرمایکەمان گرتووە بەری نادەین دڵنیام لە ئێمە باشتر و چاکتر و مەزبووترە بن پرۆپۆزەڵێک بنووسە جوان پوختە من بەرنامەیەکی 20 ئەڵقەیی هەر جاری دەدەقات تۆمارەکەم بە ناوی چی دکتۆر کورەوە ناوەکەشی ئێلانەکەم بە ناوی پەیامی زانکۆ سییانیان لە نەولیست تۆمارکە سییانیان لە تیشک تۆمارکە سییانە لە زانکۆی فلان سییانە لە فلان سییانە لە فلان زانیان لە زانکۆی فەڕەنسی نازانم چی بە ناوی پەیامێک لە زانکۆ مەسەن یان شتێکی لەو بابەتە بوو بە 20 بەرنامە لە یەکی سێوە پەخشی بکەن بە بەشی 5 مانگ 6 مانگ چۆنە خارە بەس بۆ مەرجەی متمانەت بەخۆت هەبێ سیقەت بەخۆت هەبێ نەگوڵێ کێ سەی ئێماکە نانە وان نییە کاکە هەمووی بەو جۆرە دەستی پێ کردو هەمووی بەو جۆرە دەستی پێ کردووە ئەو فەیسبوک پەیجەی کە من هەمە من نەمکڕیوەتەوە خۆم دروستم کردووە بە یەک دەستم پێ کردو دوای برێژنتانم تێ کرد دوای دایکم باوکم نیەتیمانی بەفەین نییە دوای غەزورم ماڵی ئابی سژ لایک و کۆمنتم بۆکە ئاوە ئێستا 250,000 هەر بە جددی هەروە دروست بووە بەڕێزان ئێستا 250,000 ئێستا هەر ڤیدۆیەک هەر شتێک بڵاوکەین و 1000 بۆ 2000 کەس بەلانی کەم و لایکەکە و چەند هەزارێکش ئەیبینێت تکایە هەمووی بە سفرە هەرمێک لەم ماوەی لە کتێبی خوێن وەڵە سفر بەکەم مەزارن سفر بنچینەیە سفر ئەو نوقتەیە کە خەریتەی پێ دروستە بێ سفر ئەو نوقتێ ئەرێ ئوستاد من و تۆ بە تەمەنی بەهات زوو خەریتەی خانوو بە سفر دەست پێ ناکە یەکەم جا نوقتە داناڵی کاکە ئەلێرەوە بۆ ئێرە 20 مەتر بۆ 20 مەتر سفر نەبێت کوا خانوو دروستە بێ کوا بینا دروستە بێ کوا ڤیلا دروستە بێ کورە کوڕێ ئەرزش بە سفر دەستی پێ کردووە هەموو مرۆڤایەتی بە سفر دەستی پێ کردووە بە ئادەم و بە حەواشەوە بە سفر دەستی پێ کردووە بە نوقتەیە دەستی پێ کردووە بۆی تۆ سفر بەکە مەزانە ڕەنگە دوایش مەسەن هەست بکەیت و پرسیارێکە بێتە بەس مهم سفر یان یەک بەکەم مەزانت کایە ئەم سفرە ئەم یەکە هەم سفرە یەکێ بکە بەردەمی بێ بەدە سفرێکی تر لە تەنیشتەوە دانە بێ بە 100 سفرێکی تری بۆ دانێ و سفری کە جەناب دەبێ بە 1000 اینجا بڕۆ بۆ ژمارەکان و تەرتیبات و مەزبوط بزانە چەند گرنگ و موهیمە بێ بۆ ئێوەش خاڵێکی گرنگ و موهیمە تکایە ئاگادار بن بڕۆین خاڵی هەشتم کێشەی خۆناسین خۆی ناناسی کەوە لە بەڵای گەورێ ئایا کەسێکی تووڕەی ئایا کەسێکی سامتی ئایا کەسێکی دڵپیسی من ژن و پیاو هەیە خاوەنی 3-4 مناڵن هەموو مواسەفاتانی ژنەکە گێڕایەوە پیاوە دڵپیسە وتم ئەی تۆڵی چی وەڵا بڵێم چی عیبم چییە وتم وەڵا عیبت نییە ئەشا دوو بوختانت بۆکەین زۆر سوەری و داوای لێبوردنەکەین و چوینە دەرەوە لافتێکش هەڵە واسین ئەڵێن داوای لێبوردنەکەی بوختانمان بۆ کردووە ئەمە هەمووی مواسەفاتی بۆ نمونە دڵپیسی منە تۆ خۆت نەناسیوە بەڕێزان اینجا بۆ دڵپیسی اینجا بۆ کەسایەتی لاواز اینجا بۆ نمونە شخصێتێکی بۆ نمونە شخصێتێکی عیدوانیت هەیە شخصێتی عیدوانیە من خەڵکی ئیسلامیم دوایوتی کاکت وڵای ڕاستەکە ئەو سیفەتەم خرا شخصێتی عیدوانیانی چی حەز بە سەرکەوتن نەکردنی هەندێک خەڵک حەز لە پاشقوردانی هەندێک خەڵکێک پۆستێک ئیشێک کارێک شتێکات تۆ پێت ناخۆش بێت خۆمە بە ئەمە دەرووناسیە بە قوربان ئەزیزەکەم شخصێتێکی عیدوانی دەبێت زۆر ئاگاداربی ئەی هەر لەبەر شخصیت نەبوو پێغەمبەر دووری خوای لەسەر بێت ڕۆڵی قیادەی نەدا بە کێ بە هین وتی تۆ ناگونجەی بۆ قیادە ئەبوو هورەیرە بابوو هورەیرە پێغەمبەر دووری خوای لەسەر پێ و تۆ نە قیادە نادەمەت تۆرە ئەوە بڵین بەخوا ئەشداد مەسوێنی بەحیاتی نایتەوە بەژیان بڵێم تۆ بە کەڵکێ بە نای هەر نای هەسەلامانێ ناکەینە بەو 36 شەر بە ئاشکرا پێغەمبەر دووری خوای لەسەر بێ بە ئەبوو هورەیرە وت تۆ بە کەڵکی قیادە نای عولەمان ئەڵێن وەسیەتی کرد بۆ چواردەوریشی دوای خۆشم قیادەی مەدەنی دوای خۆشم ڕۆڵی قیادەی مەدەنی ئەبوو هورەیرە تۆ بۆ ڕیوایەت باشی تۆ بۆ شت باشی تۆ بۆ لەبەرکردن باشی تۆ بۆم عیلمە باشی بۆ مەزبوطە باشی دەوەرە تۆ من لە پێ بڵم کاکە ئەمە مەی پۆستی مەدەرێ منیش نەمان پۆستی مەدەرێ دوای منیش کورە هەر سەلامان لێ ناکە خوا بکە واز لە نوێژەکەش نێنێ مرتد نەبێتەوە کەمە خراپە بەڕێزان ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە ئێمە زانیاریمان نییە خۆمان
ناناسین بەداخەوە. خاڵی نۆیەم ئەوکان تۆزە سەری ئەڕۆم بەس ئەمە با تەواویکەم. خاڵی نۆیەم ئاگات لە هاوڕێی خراپی. ئێستا هاوڕێ باشانە مامە دای سێدەی جەوە شەبەکەت فولە بەس ئەم هاوڕێیانە بۆ هەموو شتێک بۆ ئیش بۆ کار بۆ دەرز و دەور بۆ چالاکی بۆ لافیتە هەڵواسینێک بۆ چاودێریش نەک من سیمینارێک بکەم لە گروپەکە ئەلانێکم برایان 4-5 کەسمانەوە بۆ چاودێری هەمووی براکەم خواجە زاباتەوە ئیشمە ئەی براکەم بۆ فاسولا برنجەکە بۆ گرمەتە هات پێش من لێرە بوویت ئەمە نایدێنەوە بە سەرتانە بڵێ بەخوام فاسولا برنجەمەنە بەس ئەمە لە بەس ئەمە بەجدید بۆ هەموو شتێک لە هەموو شوێنێک وا دەڵم بەڕێزان ئێمە لە هەموو شوێنێک و کارێکە چۆ بەڕاستی ئام ئیشە نەبێت باقیەکەت لەمووی بۆ دنیامانە بۆ ڕاوەدینە بەس ئەمە بۆ شێکی پەیوەندی بە قیامەتەوەیە ئێمە لێرە لەبەر دنیا کۆ نەبووینەتەوە ناتوین کۆبینەوە مەسەرن بۆی تیجارەت چۆن بکەین بزنس چۆن ئەگەر هاتەوە وەرە لەگەڵ تا دانیشن بەسەر چا بە شەریکاتی بەس وەکی ئەمە شەریکاتێکی بزنسێکی تری زۆر گەورەتر و عەزیمترە ئێوە لەم چەند ڕۆژەیە خوا ئافریکا خوای گەورەی لە گوناهی خۆش بێ خوا ئەوانەش بگرێ و بەستە بەکاری یعنی بەڕێزێک لەم شارەیە ئەمڕۆ لە چوومە تەنیشتی بینای و تێکاکتۆر ئەو بینایی ئەو کاک پیاوە بەڕێزە بوو تازە بینا بەو چی ڤیلا بەو چی ئەوەی کە لەگەڵ خۆی و پێش خۆی نردوێتی تەواو باقیەکەی تری هیچی تر نەمایەوە ئەوە خۆ باشترین نمونەیە بۆم چەند ڕۆژە بۆ جەنابتان بۆی دەبێت زۆر ئاگاداربی وریابی بزانی هەر بۆ خۆی قیامەتی تیجارەتە بەڵام وریای هاوڕێی خراپە جا هاوڕێی خراپ برایەکی خراپە شەریکە دوکانێکی خراپە شەریکە دوکانێکە جار وایە شەریکە دوکانێک تێ کاکەمانە چی و دەرز و دەورەی چی و بەخوا ئەوەی ئەو ناوکەی ئەوەی خوا خۆرماکەی لە گیرفان منایە و کورە بچی لە مەسەلەکە ئاگۆڕێ و کورە بەخوا نوێژ و تاعاتێک لەگەڵ ماڵی دایک و بخۆ تا گەلێگەل لەم مۆزعە باشترە و کورە دەرز و دەور چی لە مەسەلە ئاگۆڕێ کورە بووی بۆ حیزبایەتی ئیشەکەی گەنان سارتی کردەوە بێتاقەتی کردی ناڕەحەتی کرد بابە من ئەمەی کە بۆ ئێوەی ئەەکەم هەفتە نییە ڕۆژ نییە مانگ نییە لە خۆم لە عەشرەتم لە چواردەورم پێم نەڵێن دووتی کە نانێدا بۆ خۆت بی خۆ چیت داوە لەم بەزمە چیت داوە لەم شارە لەو شارە جاری پێشوش کڵاوی ئەژنۆ چکار بۆ بەزمە دەدانیشە خۆتی تیا دامەنێ خوانەی بڕە لە هیچت نییە پێنجشەمە جومعەکە تێ نەکبەتی بە سێ مانگ لە باخی خۆتا نامێتەوە چیت داوە لەم بەزم ڕۆزمە بەس ئایا ئەمە بڵێم ئەرێ وەڵا خۆ ڕاست دەکەیت و بڕۆم بۆ چ زوو بزوو خۆمی بۆ بشکەم نانە ئێمە دین زۆر لەوە گەورەتر و عەزیمترە بۆیە دەڵێن کێشەی گەنج ئەمە باسی تەمەنی ئێوە دەکەن کە کێشەی گەنجە و لە تەمەنی گەنجەتی و ئەگەر ناگەورە بوون دەبێت زۆر بە جوانی و بە مەزبوطی مەسەلەی دەیەمی باس کردووە کێشەی کات کوشتن لە کامتانە نییە لە کاممانە نییە با بە منیشەوە کێشەی کات کوشتن والله وبالله وتالله ئەوەنی بە دیار فەیسبووکەوەین ئەوە سوێنشم خوارد سوێنم ناکەوێت بە حیاتی بۆ نوێژ و تاعات و عیبادەت بەکاری ناین من دڵنیام محاسبەی قیامەتمان زۆر ئابروبەرێ ڕەنگە ئەوە 1000 سعات بۆ نمونە فەیسبووک بێ ئەوە 1000 سعات تیکتۆک و تیکتەڕەماش بێ ئەوە 1000 سعات ئەفسون و مەریەم و گرێکوێرە و ڕیغۆڵە کوێرە و ئەلقاڵقە و بەزم و ڕەزم ئەوە 1000 سعات لایک و کۆمنت تەحەداکەم ڕوبعی ئەوەش بابە پێش نوێژەکەین پێش نوێژەرێکی تەقەونیوەکی پێچێ هەر هەوار گەرمکردنەوەیەکی ئێنارتی جاری وایە سعاتێکی پێچێ زوو شەڵە چی مەڕوە نیسە دێینەوە ینی بە سعاتێک وازی لێ نانێ لە مەڕوە نیسە دێینەوە دیسان ئەڕۆ لێ سەرەوە سەرێکی جارێکتر پێێتەوە خاکەنازێکی لێدا و خۆی کاتەوە بە ناو ژوورەکە بۆیە کایە ئاگاداری کات کوشتن بن هەناسەکەم ئاگاداری کات کوشتن بن ئێستا هەل زۆرم لێرا زۆری نووسیوە بەس بۆ جەنابتان بە ناو سیارەتوانی کاتت نەکوژێت بۆ معلوماتی جەنابتان ناوی بەڕێز ئینەنە من هەتاوەکو نزیکی کەرکووک یەک کاتم نەفەوتانۆم خوا شاهیدەوە لێرەوە دەیڵم سواسی خواکەم ئەم ساڵ دەوامێکم هەیە لە زانکۆی قەڵەم ئەو شەمان هەموو شەمەیە چم بۆ زانکۆی قەڵەم محاضرمێ بەرەکەتترین کات ئوستاز دەستێمانی دەرەچم بلوتوسەکە و مۆبایلەکە ڕەبتەکەم بە شاشەکەەوە کۆمەڵە سیمینار کە حەزم لێ بۆ گوێی لێ بگرم کۆمەڵێ ڤیدۆیە کە حەزم لێ بۆ گوێی لێ بگرم کۆمەڵێ تەرتیبات مەزبوط والله ئەم بەیانێ سیمینارێکم گوێ لێ گرتووە هی زمانی مزگەوتی جیهاد هی کۆنەمانە گەنجن و لێنە هی ئەو وەختە تاقوا فول بوو مامەگەری و گەچەکەی تەقان جەو بوو شەبەکە فول بوو نزیکی 50 دقا بوو ینی خوا شاهیدە لە سلێمانی دەرچوو خسمەتە سەری پێم وایە نزیکی تقریبا نزیکی کەرکووک تەواو بووە بۆنە ئەی خوا عەقڵی پێ نەداوم بۆی ئەم کاتەم نەکوژێت بۆیە هەناسەکەم ئەزیزەکەم وریا بە بەڵایەکی زۆر گەورێ کێشەی نەخوێندنەوەی کتێب ما قبل ئاخیر ئەمە هەمووی کێشە دەروونەکان ناخات هینا کێشەی ئەوت من زەروری ئەوە نیم
بەس بۆ خۆشم وا من سەم شۆچمە بۆ کەرکوب نابێت دوو کتێبم پێ بێ بخۆم بیخوێنمەوە چێم لەگەڵا بوو پشتیارەکەم سەری تیا بوو مامە وایە ئەم شۆ سزن بم لە ئاسایش تەقریبا بەشی 2 مانگم پێگەر ڕێگەم دەر کتێبەکان لەگەڵ خۆما بەرم بەشی ئەوە پێ بۆیە لە ناو جانتاتە لە ناو چەکمەجەکەتە لەسەر مێزەکەت ئیسفاداکەی کاکە جار ئەوە باسی ڕابەرایەتیکردنەکە 101 دانە 101 خاڵ کە جۆنسی ماکسوێل ئەوە تقریبا هەر کابراایە کە زۆر شتی جوان و نایە ئەم نامانێت ڕێبەرایەتی خەڵک بکەین نامانێت ئیدارە بکەین نامانێت قیادەی خەڵک بکەین نامانێت باش بین ڕێبەرایەتیکردن بۆ معلوماتت بۆ ژنت پێویستە بۆ پیاوت پێویستە بۆ مناڵەکانت پێویستە بۆ خانەوادەت پێویستە بۆ مناڵەکانی خۆت و پورزا و خاڵۆزاکانت پێویستە و تەنانەت بۆ مشتەریەکانیشت پێویستە ئێمە خۆشیە میستامە ئەوایە لەم چەند ڕۆژە لە شوێنی باسم گوتم خۆشی ئیسلام ئەوەیە کە تۆری گرێستامەتێکی جدی بەس بۆ هەمووی ڕنگدانەوەی بێ لە دوکانەکەی ڕنگدانەوەی بێ بۆ مشتەریەکان ڕنگدانە بێ یانی تو واحد ئەگەر موسڵمانێک و ئیسلامێکی عیارە 24 بۆ نەخۆشەکان ئیسفادەی کردو بۆ عیادەکەی فولە بۆ خستەخانەکەی فولە کاکە لە ئاخیر هەر قازانجەکەی براکەم وەڵا زەرە ناکەین وڵی تا ئیسلامەتی و دینداریکی باش وجە لەولاوە جگەرە و نێرگەرە ناخوا پارەمان بۆ گەڕێتەوە مەشروب ناخۆین پارەمان بۆ گەڕێتەوە خەڵک پێنجشەمە و جومانە چێ بۆ سیتەگەڵە مامە نای بڕۆین خۆمان کەرکەینەمە خۆمان کەر ناکەین وە کەوچکی عەقڵەچین بە ئاسمانە ئەوە ناکەین خەڵک بۆ نمونە بەزم ڕۆز مەکاو ئەچێ بۆ لوبنان و بۆچی بۆ بەرەڵای بۆ ئافرەت ئێمە ئەوەمان نییە لەولاوە بۆمان نەگەڕێتەوە نەخۆش نین کێشەمان نییە یعنی بڕوات بێ کەس قازانج دەکا خۆمان قازانجەکەن و چواردەورمان بۆیە تۆمەی کە بە منەت منەوە دەباشە دێم بۆ دەرزەکە تواوەرە تڕۆ منەتێک زۆر پێ بەسەر ماماینە ئەمە چی وڵا لە دەرزێک بەشداریەکە یان لە سیمینار بێت کاکە تۆ خۆت قازانجەکە هەناسەکەم ڕەحمەتی دەبێت لە ئەوە و تەرتیبات و مەزبوط و براکەم زۆر چەورە ڕەحمەتان لێبێ وەرن نا چاوەکەم نان ئەم جارە با ئوستازەکەینە سادە جاری هەتا تۆزێ ڕایان دێنی لە ئاخیرانی برایان ڕەحمەتی خواتان لێبێ اینمان کردووە چی پێڵێن لەفەی فەلافلمان کردووە بۆی چەوریتان بەرز نەبێ و چەوری سەر جگەر نەنیشێ و ترۆتڵی دوایەوە چۆڵە بێت کەس نایێت کەی شەڵا وا نابێت شاڵا وا نابێت خاڵی ئەخیر و کۆتایی کە لێرە باس کراوە کێشەی وازێنان نەخوێن بەڕاستی من بەدڵم نیە چەندێ بۆ خەڵکێکی ئەوان پێم ناخۆشە داوەنە بۆ ئیسلامی شتێک نییە بە ناوی وازێنان لە خوێندن بە قسەی دکتۆری براتان کە زەرە ناکەن ڕۆژ بە ڕۆژ زیاتر پێویستانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پێویستان ئەم وەزا ئاوا بڕە هەموو کۆمپانیا و شەریکەیە کرێکاریش وەرگێ بە شادە وەرێکری بە بڕوانامە وەرێکری ئەی بیننەوە لە 2040 لەوا چێت کۆمپانیای ماجدی مۆڵە فامیلی مۆڵە فلانە لە ئینگلیزی و عەرەبی ئەزانیت دەگەڵ بڕوانامەیە کە باشە نییە داوای لەبوردنەکە چکە ڕاستەکە کە ئوستازیان 100 نەفەر بچێتە فامیلی مۆڵەوە 20 عەرەبە 20 ئینگلیزە 20 فارسە ئینگلیزیەک شتێکە زانێ 25 30 عەرەب کوردە کاتە پێویستت بە عەرەبیەکەیە پێویستت بە ئینگلیزیەکەیە پێویستت بە بڕوانامەکەیە پێویستت بە کۆمپیوتەرە بۆیە هەتا ئەتوانن مەساڵی وڵای دکتۆر چەند ساڵە دابڕام هیچ زەرە ناکەی کاکە بە ئیمتیحانی خارجی بیکە ئێستا ئەهلیەکان هەیە لەگەڵ ڕاوە دینارێکی ترابیکە وەختی خۆی بەشێکە تەواو کردو کە ئێستا هیچی پێپیان ناکرێ عانەیەکی پێپیان نابێ بەڵام خۆت لە دیزاینە بە قوتی ئیشی دیزاینەکەی لە ئیشی سیارەیە بە قوت و بێزی ئێستا پەیمانگایە کراتەوە بۆ تاخم پێشی سیارە بۆ نازانم لێرە هەیەە پێم وایە لە هەولێریش هەیە پەیمانگای ئەهری کراوەتەوە بۆ هەیە لە هەولێریش هەیە بۆ دروستکردنی تاقە شەمسی پەیمانگایەکی ئەهری کراوەتەوە 2 ساڵ بەس بۆچی بۆ ئیشی کارەبایی سیارە چۆن بتوانانی ها پێڵن سۆنەری سیارە و بەزم و ڕزم دبلۆمێک کراوەتەوە 2 ساڵە ساڵێک و 8 مانگە بەس مۆشن گرافیک کە مۆشن گرافیک لەوە چێت کەمەکەی دەوەرەقە بێ وایە مامە دەوەرەقەرەوە چێت لە کەمترینی مانگانەکەی بێ چەنا بشت لەوا چێ قەینا دەست خۆش بەبەست دانیشتی بە دیار دوکانێکەوە 2-3 وەرەقەیەک خوانی بڕێ بۆ ئەم سەردەمە قەینا بەڵام بەشێکی تۆ باجی بێ بڕوانامەیە دەیتەوە بێ شادەیە دەیتەوە بەشێکی باجی ئەوا دێتەوە کە سیڤێکی لاوازتێ بە تایبەتی کە هێشتا ئێوە ژن و ماڵێکی قەڵەباڵغتان نییە ئەرکێکی مناڵتان زۆر لەسەر نییە ئەرکێکی ژیانتان لەسەر نییە دڵنیام ئەتوانن زۆر بە جوانی بۆ مەزبوطی ئیسفادەی لێ بکەن ئەوە کێشە دەرونیەکان بوو کە تقریبا 12-13 خاڵ بوو تەنها ئەمەیان بەس ئاماژەی پێ دەکەم کە کێشەی کۆمەڵاتیشمان هەمومان هەیە سێم کۆمەڵاتیانەکە اونجا بڵێ ئەراوە سەحیدە دەبڵێ ئەمەشم تایە ئەمەشم تایە ئەمەشم تایە یەک کێشەی بێکاری کاتە بەڵێ بۆیە بیری لێ بکەنەوە ئافرم من تەمەنا دەکەم ژیاری ئێرە گروپێکی ڤایبەر دروست کرێت کاگۆش من تۆ بچۆ ژێربارەوە بەڕێزان ڕەحمەتی خواتان لەبێ بە خوێی چێشت هەر هەلی کارێکتان شک برد لەم گروپە ئەعلانی کەن با زۆرترین گەنجی خۆمان مستەفید بێ کەمە ئاسان هیچی تێ ناچێت لەو گروپە من ئیعلانەکەم برایان باشن 2 نەفەرمان ئەوێ بەس لە ڕەغەزی مێ بۆ مامۆستای دایانگە تکایە ئاگادار بن تەواو
جەنابەت خوشکێکتێنی ئەو بەڕێزە خێزانی هێنێ خوانی بڕێ بەڕێزێکی ترەڵێ بەڕێزان ئەوەی من ئاگادار بم دە کارمەندیان ئەوێ بۆ فلان مانگانە لە 500 کەمتر نەبێت لە 500 کەمتر نییە بەس ئاگاداریان کردو توانە باشتر وایە خۆی ئۆتۆمبیل لەبێ پارەی ئۆتۆمبیلەکەی بۆ نووسێ ئەمە شتێکی زۆر باشە من حیزب ئەناسم ئەمەی کردو بۆ خۆی بۆ شتی داخلی خۆی دەستشی خۆش بێ فکرێکی جوانە ئێمە ئەگەر وەکو ژیاری ئام نەمان کردو بەس هەولێر یعنی خی گەورە لێتان تێک نەداڵێن هەلی کاری تۆزێ باشترە لە چاو سلێمانیە چون عادەتەکەمان زۆرە و شارەکەش کەمەوە هەمووی 4 کۆڵاروونیوە تۆزی هەری کار تەسەوڕەکەم لێرە زۆرتر بێ بەراگەی خۆمەوە سەیرەکەم کە لەم شارێ لە بەخوا دوو تۆ سلێمانش مسە تاپۆکەم نایەمەوە چۆنە بێ ئێرە بێ ئیش نابی 3 مانگ پێی کە بەشی حوتەشمانکەی توانی بیخۆی کە مهندیسە کەواتەمە بەڵگەی لەسەرەوەی کە شتێکی باش و چاکی بەڵام لەگەڵی شاتوانی تەنسیقی کار وستادیان وسات جەنابەت خەڵکەنات خوا شتێکە بوو پێمان بڵێ با ئەو ناوی هەر نەبێ لە گروپەکەیە ئەو بەڕێزە بۆ نمونە ئیشی بۆ نمونە مەسەن نازان دیزاینەکە چیەکە ئەگەر شتێکە بوو پێمان بڵێ لەو گروپە ئەلانەکەی با ئەو گەنجانەی کە بە ناوی ژیارەوە دوور و نزیک سفادەیەک بە منەگەێنم با من سفادە بوو بگەێنم بۆ خۆی بۆ خێزانی بۆ خانەوادەی منێک باوکم توێتایەکی هەیە داماوە بە هەزار حاڵغازە فرۆشێ بۆ نمونە لەوە چێ مانگانە 3-4 وەرەقەی سافی نەبێ ئەگەر جەنابەت کۆمپانیایەک بڵێ کاکە دەبڵ کابینەیەک مانگانە بە ملیۆنێ دینار بنزینش لەسەر ئەوانە ئێکاکە قازانجەتی هەتا مردن باوکشم بۆ نمونە سواسی منەکات کە الحەمدوللا کۆمەڵێک گەنجە بۆ ئەم ئیش و کاری بۆ دۆزیوەتەوە بۆیە لە مەسەلەی بێکاری و بەڵایەکی زۆر گەورە کێشەی هەژاری ئێستا کێشەیەکی گەورێ بەس هەژاری عاقڵ ئەمە خراپ ئەمە بەس ئەمە کێشەی ئەمە قەینە ئەمە تەتا مشکلە نییە هەر شتێکی هەبوو پیاابێ بەس ئەمە هەژار بێت ئەمەش بە حیاتی گەرم نابێتەوە کەوە ناچینە تەفسیل کێشەی نەتوانینی هاوسەرگیری ئەمەش خراپە حەلێکی بۆ بدۆزنەوە بەڕێزان من لە هەولێر بۆیان کرد لە سلێمانی تەقریبەن ئیشمانە سەر کردو و هەروە خەریکیشین و لە هەنێ شوێنی تر بە ناوی ئەوەی کە ئاڵتونچیەک بدۆزیتەوە 5 مسقال یان 10 مسقال بەبێ حەقی دەست پارەک ئەیاندا تێ بۆ ئاڵتونچیەک هیچ نییە ئوستاز هیچ کاکە پارەم لێم بسەنە بەس حەق دەستم لێ مەسەنە خۆتان زانزانانی سەر حەق دەست چەنێنە ئەوە سەر لە قەینە چکە مەسرەفەکەی کردو ئەبانەی سنگم نازان حەق دەست چییە حەق دەست وازارینە بێڵکاریە مامە حەق دەست جارێ بەقەت ئاڵتونەکە عەزێتەدا ئاڵتونەکە خۆی باید 4 ملیۆن مێلەوە چە نزیک ملیۆنێکی حەق دەست بێ بۆیە ئەگەر بەس ئاڵتونچێک بدۆزینەوە بە ناوی خێرەوە بە ناوی سەدەقەوە بە ناوی زەکاتەوە کاکە ساڵانە 10 نەفەر من حەق دەستی لێ ناسەنم کاتەمە بۆ خۆی ئۆفەرێکە بەڕێزێکی تر من هۆڵی حەفلەکەی لێ ناسەنم ئەمە کەواتە 2 بەڕێزێکی تر کاکە شای کارەباییمان هەیە و حەقی قازانجی لێ ناسەنم مایەکاری ئەمە کەواتە 3 بەڕێزێکی تریش ئەڵێ کاکە منیش ماریانە بڕم حەقی مارە بڕینەکان لێ ناسەنم ئەوەش دکتۆر هاشم ئەوە 4 بەڕێزێکی تریش تەرتیبات و مەزبوطە ئیشەکە ئاسانە بێ بەڕێزان ڕەحمەتی خواتان لەبێ کێ ئەندرۆژینی بەرزە و تەقوای فولە و لە دین و ئیمانی خۆیە ترسێ چاوەڕێی دووشەمە پێشەمە مەکات یەکشەمە بابێت نابنووسێ زۆر باشە تەرتیباتە مەزبوطە بۆ کچەکانی خۆمان بۆ کوڕەکانی خۆمان بەڕاستی من زۆر خەفەت دەخۆم کە کچێکی بەڕێز یعنی لە شوێنێک لەم ماوەی لە شوێنێک کابووم ئەیبیستنەوە دوای کێڵم چوومە شوێنێ خوشکێکەیە 5-6 ساڵە بینم لەوێ هەرێوتم خواتانگرێ بە هەمووتانم پشکەتان سەرف نەکرد سەرکردیان چوو کاکتۆر پشکە دوای بچواتە ماڵ و حاڵی خۆی خزمەتەکە کاکە خزمەتەکە یان ئەوەنە لە بەرچاوتانە وەست و سەنای خەڵکی ترەکەن ئەڵەن برای بتی بەخوا خۆ دکتۆر خۆشمان خراپین لەواچی ئەوەنە ئیشکەرە ئەوەنە مەزبوط ئەڵێن با لە دەستمان نەچێت چکە شوو بکات دوایی ئیشمان بۆ ناکات بەخواوتم لە دەستانتی هەی زاڵمانە بۆیە ئەو خوشکانەی کە لە بەردەست خۆمانەیە ئەو برانی کە لە بەردەستی خۆمانەیە حەقی خۆیەتی بەڕاستی کێشەی هاوسەرگیریان بۆ حەلکەین کێشەی هەژاریتان بۆ حەلکەین کێشەی نەتوانین هاوسەرگیری کێشەی دانەمەزراندن بەڵایەکی زۆر گەورەیە ئەوە کێشەیە کە ئیشی لەسەر بکەن کێشەی جیابوونەوە کە ئومێ دەکەم ئەوەشمان هەبێ دوو توێژەری دەرونی یان دوو توێژەری کۆمەڵایەتی بدۆزنەوە لە هەولێر ئێعلانی کەن لە ژیاری هەولێر لە هەموو گروپی فەیسبووکە برایەن ڕەحمەتتان لەبێ هەر خوشک و برایە کێشەی هەبوو بچووک یان گەورە بە ئەمانەتەوە ئەپارێزرێت تەنانەت ئێمەی ژیاریش نازانین دکتۆر سلێمان و دکتۆر هاشمش نازانێ ئەو خوشک و برایە با ئاگادارمان کار ڕقم تەلەفۆنی دوو توێژەری دەرونیانە دەینێ بۆی نەگاتە تەلاق و جیابوونەوە بەزمڕۆزم کێشەکان بۆ حەل کرد کێمە و حاڵەتەمان هەیە لە سلێمانی بۆ خۆی استفادەمان کردو کەەوە گروپێکی بۆ نمونە کێشە خێزانەکانمان دروست کرد و لەوەچێ لە داهاتووشا لە هەولێریش بکرێتەوە بۆ خۆی استفادەیەکی باش و چاک و مەزبوط کەن خەڵکێک بدۆزرێتەوە کە شارەزای لەوانەیە کێشەی خۆکوشتن تۆزێک کەمە بەس هەرەبێ ئاگادار بن کێشەی ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان ئێستا زۆر بووە وریابن زوو پۆستێک بکەن زوو سیمینارێ زوو ڤیدۆیە زوو چالاکیەک بڵاوکراوەیەک بکرێت تەرتیباتێک بکرێت
برایەک بۆ نمونە مەسەن ئەگەر زانێ ڤیددیۆیە کێشتێکەیە مقابلەیەکی لەو بابەتەیە کێشەی ئاڵوودەبوون بە ئەتەرنێت بەڵایەکی زۆر گەورەیە کێشەی خۆدزینەوە لە بەرپرسیارەتی لە کێیان نییە لە چیان نییە بەرپرسیارەتی خۆدزینەوە لە بەرپرسیارەتی بۆ دەرز بۆ دەور بۆ نوێژ بۆ تاعات بۆ عیبادەت بۆ ئیش بۆ کار بۆ کاسبی بۆ هەموو ئیش و کار و تەرتیباسەرەکەی خۆدزینەوەیکی زۆر زۆرمان هەیە بەداخەوە کێشەی نێرگەلە و جگەرە کێشان بەڵایەکی زۆر زۆر گەورەیە بەڵایەکی زۆر زۆر گەورەیە نەکبەتێکی زۆر زۆر گەورەیە یعنی لە چەمچەماڵ ئێمە بیرۆکەیەکمان هەبوو بەس جان نەبوو سەری نەگرت ئەمانویست چایخانەیەک دروستکەین بەبێ جگەرە و نێرگەلە و ئێلانی بکەین بۆ هەموو خەڵکە دیندارەکەی خۆشمان کاکەوە چایخانەیەەکە چای تایە قاوەی تایە نسکافەی تایە بە 250 قازانجەکە بۆ معلوماتە زەرە ناکە لێکماندایەوە و یاری ئۆلۆمپیەتەکان لەوێ پێشکێشەکرێت و تا پێش فکرەمان نەبوو خۆمان بڕۆین لەوێ سیمینار بکەین چکەوە ئەتیادیە لە ناو چایخانەکان سەر چایخانە هەیە لە کەرکووک ئەواکە بەوە ئینی کردووە تەنانەت هەندێک کتێبخانە هەیە لە هەولێر واکە لە سلێمانی وایە لە هەولێری ژوایە مەسەن سەرەکەی لە ناو کتێبخانەکە مێزگر دروستەکە سیمینار دروستەکە باس تەرتیبات بەس ئەوەش ئەتوانێت بکرێت مەبەستم بیرۆکەیە کە ئەفکارێکە کە ئەکرێ بیری لێ بکرێتەوە بە جوانی بۆ مەزبوطی سفادەی لێ بکەین کێشەی کۆچ بۆ هەندەران کە بەداخەوە بەڵایەکی گەورەیە کێشەی قومارکردن و کۆتا قسم کە حەزم کرد بۆ جنابتان باسی کەم بەڕێزان کە من نابێ وابێت ئەمە کە لێرە باسی کردووە بە جددی منیش ئۆکەی بۆ کەم دەڵم وایە ئەویش کێشەی کەمبوونەوەی ئینتیمایە بۆ نیشتیمان و بۆ وڵات و بۆ زەوی و بۆ شار و بۆ مەملەکەت و بۆ کورد ئەمە خراپ قەت حاشاوەلی لە ئێمە ئیسلامی لەگەڵ ئەمانین ئێمەی ئینستیتوتی ژیان لەگەڵ ئەمانین من وەکو دکتۆر بەختیار کە سەرپەرشتیاری بەشی گەنجانەکە لەگەڵ ئەمانین لەگەڵ ئەمانین بەڕاستی لەگەڵ ئەمەیانین بەڕێزە ئێمە قەنەعەتمان وایە کوردی خۆمان بە هیچ قەومێکی تر نەدەین ئێمە قەنەعەتمان وایە کە بەستر بە هیچ قەومێکی نادین مەی بەرەو بابە تەفسیریەکەی ئەوەی بەزمەکەی دکتۆر عەبدولواحید و ئەو چی و ئەو ئاوا و فڵان و بەزم و ڕەزمەکە بۆی بزانین بەستمان لە چییە بۆی بزانی کە چۆن ڕووی نەکەیتەوە ئێمە شاری خۆمان بە هیچ شارێکی تر نادێن ئێمە دینداری خۆمان و وڵاتی خۆمان بە هیچ وڵاتی و مەملەکەتێکی تر نادێن نەک بۆ شتێک بۆ مووقفێک لەبەر تەعین نەبوونی لەگەر فڵانێک ئامادە بیت ژمێن بە کورد بە کوردایەتی بە فڵان بە فیسار کەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە بۆیە من پێم خۆشە یەک دوو جار سیمینارمان ڕێخست لە ژیان باسی چی بوو مەسەری دەوڵەت بوون بوو شتێکی جوانە بەڕاستی شتێکی جوانە یعنی سیمینارێکی تر بکرێ بە ناوی ئینتیما بۆچی یعنی ڕۆڵی ئینتیما چییە بۆ مرۆڤ ئایا ئینتیمای هەبێ بۆ وڵات بۆ مەملەکەت چەند گرنگ و موهیمە تەنانەت بەتابەتی ئەوانەی کە لە دەرەوەی وڵات بن ڕۆژە دکتۆر عومەر عاریبان کە باسیەوە بۆ بکەن کە جنسەی بەریتانی هەیە کە خۆی لە چەند ساڵ لە بەریتانیا بڵێ زەحمەت نەبێ تۆ ئێستا جنسەی بەریتانیەکە لە گیرفانەیە زەوقت لێبێ ئێوارە سواری تەیارابی هەستەکەی لەوێ مرتاحی هەوێ بە وڵات و مەملەکەتی خۆتە زانی لە بەریتانیا وەکە مامۆسایەکی خۆمان دکتۆر عومەر عەلیە ناسن وایەنە سەمەنواڵی لەکوێیە هاتوتە بۆ دەربەنی خان ئێستا لە دەربەنی خان مرتاحترە لە چاو نۆتینهام و بێرمینهام ئەزانم هەنیەکەیان ڤیدیۆ بینێڵێ بەخوا چاک لە دەستی داوەت خوا و داماوە بیبن بەڵێ خۆی دکتۆری دەرونیە و زۆر خۆی چارەسەری خەڵکشەکە نەخۆشیت نییە دوای نەڵێن پێشنیاری بۆ کەم سەدای دکتۆرێ بکەن بۆ لەبەرەوەی ئینتیما و دوای بۆ دەرەکەوێت ئێستا بۆی دەرکەوتووە کە بۆ ژنی پارێزراوترە مناڵی پارێزراوترە خۆی پارێزراوترە بۆیە کۆتا قسەکەم بۆ جەنابتانەوەی ئەو هێشتا گەنجن بەڕێزان گەنج من و مامۆسای لێ دەچووە زۆر بسکەت نییە مامۆسا لە 15 تا 40 حسابی گەنجی بۆ کرد پاوەرە هێزە وزەیە ئینەرژیت زۆرە بۆیە زۆری نەتان لەو تاقە وزەیان بۆ دەعوا بۆ بانگەواز بۆ ئیشوکار بۆ کار و کاسبی بۆی بیبی بە خاوەن پیشەی خۆت بیبی بە خاوەن سەنعەتی خۆت بۆی بنچینەیەکی دارایی باش دابنی 15 بۆ 25 زۆر گرنگ و موهیمە بۆی کەسایەتێکی بەهێز و بە قوتت هەبێ 15 بۆ 25 زۆر گرنگ و موهیمە بڕوانامەیەکە هەبێ و لە داهاتوە ڕاوە دیناری پێ بکەی 15 بۆ 25 و بە تایبەتی اینجا دوایە گەر نێژ بوو لە 25 تا 40 بەڵام تۆ ناکرێت تا 40 هاتی بێتی و سەرەکەی زۆرێ لەو شتارە لە دەست داوە زۆرێ لەو فرسەتان لە دەستدا بۆیە وەکو گەنج تاقە وزەی باشتانە بێت ئێمەش وەکو بەشی گەنجان ئەوەی بکە پێمان بکرێ هاوکارتانە من سیمینار بێت چالاکی بێت پێشنیار بێت ڕاوێژ بێت دانیشتن بێت بزنسێکی خۆیسان یەک دووسێ براهەیە لە مەجلیسەیە بزنسێکی خۆی هەبووە بزنس بچووکە یان گەورەیە کاکتۆر ئەوە پێت چۆنە ئەو پێت چۆن نییە ئەو بەڕای تۆ چۆنە ئەو نەفراڵە شەریکە بتمەوە بەو نسبەیە ئێمە تەجروبەیەکمانەیە ڕەنگە لە ژیان و لە گوزەرانە لە ئێوە تۆزێ بە تەمەنتر بین بۆیە بە هەموو شێوازێک ئامادەین هاوکار تارەبین کە تەنانەت ئەمە قسە دێنە من پێشنیارەکەم ئینستیتوتی ژیاری ئێرە ڕاوێژکارێکی داراییشمان هەبێت
ئێمە لەوێت مەسەن دکتۆر نیهادمان هەیە پرسیارێکە بێ شتێکە بێ لێ پرسین بەس بۆ ئێرش بۆ خۆتان باش بەڕێزێک کە ماستەری هەیە لە داراییە شارەزایە لە دارایی کاک فلان ژغوڵت ناکەیت زۆر پێویستت بە ژیاریش نابێت بەس بە ڕێزێک بزنسێک دانێ ئیشێک دانێ حسابێکی بانقی ئەکاتەوە تەرتیباتێکەکە ئەوێ تیجارەتێک بکە ئەوێ حەواڵ و تەرتیباتێ بکە ڕەنگە شارەزانە بێت شێوازی معاملەکان چۆنە شێوازی تعاملەکان چۆنە شێوازی ئەو پارەدان و ئەوانە چۆنێ بەچی شێوازێ بکرێت شێوازی عقد چۆن وسات من و تۆ لە ناو ئیشان هەر عقد سەد نەوعی هەیە وەڵا جاری وایە بوریانە بی لە عقدا وەکو ئەڵێ قوڕەکەت بۆ خەست دەکاتەوە بە حیاتی لێ دەرناچی بە چەند دەفتە دۆلاریش بەس دە و عقدە دەرناچین لەو عقدەی کە لەگەڵ دوکاندارێکا کردوتە لەگەڵ مارکێتێکا کردوتە لەگەڵ شتێکا کردوتە بۆیە ڕاوێژکردن و پرسیارکردن بۆ تۆی گەنج زۆر گرنگ و مویمە ومێ دەکەم ئینشاڵڵا داهاتوێکی باش و چاکتانە بێت 2 بارە و 3 بارە و چەند بارە سپاس بۆ ئەم ماڵە جوانە خوای گەورە بەرەکەتی تێ بخات بێ دەرد و بەڵا بن خوای گەورە ئینشاڵڵا و تەعالا بۆ کۆڵێ نەخۆشی و ناخۆشی نێنێ بەسەریانە براژنی ئەم ماڵە ژنی دووەمی بەسەران نەیە خوایە کوڕەکانی سەرکەوتوو بێت هەمیشە لە ساغ و تەندروست بن دەست ناخۆش بێ سەرکەوتوو بیشە دەبڵێن ئامین ئامین ئینشاڵڵا تەعالا خوا بێ پرسیارێ شتێکە بێت کاکە زەرور بوو من نمەکی ئەمەم کردو وەڵڵا ئەم دوعایم نەکردایە هیچ هاتنەکەم ئیسفادەی نەبوو